بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام إخوة قولتها النبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەچینە سەر بابەتێکی تر لەو بابەتانەی باسی ئادابەکانەکەین معلومی جەنابتانە. ئەچینە سەر ئادابی سیارە لێخوڕین، وانە ئاداب و ئەسیاقە. ئەمەش چەند ئادابێکیە لە عینی ئیسلامی پیرۆز ئینسانی ئیماندار و بڕوادوار بتوانێت جێبەجێیکا باشە، چونکە بۆ خۆی و بۆ بەرامبەرەکەیش. ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین، خوای پەروەردگار ئاەتەکان زۆر باس ئەم بابەتە ئەکەن. هەندێک ئاەت لە سوورەتی زوخرف کاتێک خوای گەورە باسی بوونەوەر دەکات، دروستی بوونەوەر وڵەی دنیا کەون، ولئن سألتهم من خلق السماوات والأرض ليقولن خلقهن العزيز العليم الذي جعل لكم الأرض مهدا وجعل لكم فيها سبلا لعلكم تهتدون والذي نزل من السماء ماء بقدر فأنشرنا به بلدة ميتا كذلك تخرجون والذي خلق الأزواج كلها وجعل لكم من الفلك والأنعام ما تركبون لتستووا على ظهوره ثم تذكروا نعمة ربكم إذ استويتم وتقولوا سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. پەروەردگار باسی بوونەری زەوی و ئاسمانەکە لە دروستکردنی، باسی ئەو ئاوە دەکا باران دەبارێ، باسی ئاسمانەکان ئەکا کە زەوی چۆن زیندوو دەکاتەوە بە باران، دوایی هەم ئەیمرێنێتەوە، باسی ڕوحەکانەکە مرۆڤەکان کە دروست کراوە. ئەمجا باسی ئەو دوو لە ڕوو جەنابتان ئەو وڵاخانە کە ئینسان بەکاری دێنێ وەختی خۆی لەسەر پشتی دانیشتووە. ئەمانە هەمووی لەبەر ئەوەیە نیعمەتی خوا ئێمە دەرکی پێ بکەین. ئەمانە پشتی مەخلوقاتی خوا. لە پاشدا پێمان ئەڵێ ئەو شتانەی کە سوار بڵێن ئێستا سیارە دەگرێتەوە، بزات وەختی خۆی سیارە نەبووە، ئەو وڵاخانە بووە دوو لە ڕوو جەنابتان کە بەکارهێناوە. ئەم دوعا شیرینە بخوێنن لەو کاتەدا وتقول سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. ئەمە دوعایە ئینسان سوار سیارە بوو، ئەمە بڵێ باش. کەواتە قورئانی پیرۆزی ئێمە باسی ئەمەی کردووە و باسی ئادابەکانشی کردووە بزات. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشەوەی بچینە سەر ئادابەکان ئەچینە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێمی سعادة المرء المسلم، واتە لە بەختەوەری مرۆڤ سێ شت هەن بەختەوەری دەکا. ئەو ئینسانە ئەو مرۆڤە زیاتر بەختەوەر دەبێ بەمانە المەسکەن الواسع، ماڵێکی فراوان، ماڵێکی گەورە. ئەمە ئینسان بەردەوام دڵی خۆشە بێ. ئێستا زۆر جار ئێمە دڵمان تەنگە، بۆ تەنگە؟ چونکە عەکسی حەدیسەکەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم المەسکەن الضەیق، ئەم ئەفەرمێ الواسع. خەڵکی جاران بۆ دڵی خۆش بوو لە ئاواییە بوو ماڵەکەی بە قەدەری ئەندازەی سێ ماڵی ئێستا بوو، لە هەموو شتێکدا فەریح بوو، لە ماڵ لە غرفەکە بێتاقە دەبوو چوە هیوانەکە، چوە حەوشەکە، چوە ئەو بەرەوە. ئێستا هیچ نییە، غرفەکان بچووکە، تەسکە، تەنگە، بە زۆر جێگای سیارێک دەبێتەوە تێدا. زۆر جار جێگای سیارەکەش نەماوە، بێ لە دەرەوە داینێ، چونکە ماڵی تەنگ دڵ تەنگ دەکات. وەالجاری ئەساڵح، دراوسێکی چاک و باش. ئەمەش ئەوێتە بەختەوەری تۆ و من لە دنیادا، دراوسەکەمان چاک بێ، ئەوە باشە، حەزەکەین معدەل لە ماڵە بین. دراوسەکەمان خراپ بێ، وامان لێدی حەز ناکەین بچین بۆ ماڵەکەی خۆمانیش. خەڵکی وایە ناچارەوە بنێ دراوسەیەکی سێرەکەی خراپە، مەجبورە پشتی دەفرۆشی.
ئەمەش دووەم ئەبێتە بەختەوەری. سێمیان والمەرکەب مهنی، واتە سوار چاکێک بڵێن ئەوەی کە هەیەی قەزی سیارەیە، ئێستا سیارەیەکی باش خوابیدا پێێت، چونکە ئەمە ضروریاتە، ئەمانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسێکە ضروریاتە. بۆ نمونە تو ماڵێکت هەبێ ضرورە ماڵت هەبێ، ضرورە هاوسەی چاکت هەبێ، ضرورە سیارە و شتێکت هەبێ، هەم بۆ خۆت باشە، هەم بۆ دەوروبەرەکەتش باشە کە هەم خێری پێەکەی، ئەم یارمەتی خەڵکە دەی. بەس تو ئەگەر نەدبێ ئەبێ خەڵک یارمەتیدا، ئەبێ خەڵک بتوە، ئەبێ خەڵک بتێرێ، ئەبێ خەڵک، یعنی ئەو ئەرکەکەوێتە سەر ئەرکی خەڵکی، ئەرکەکە لێ خوستر بێت، بە تایبەتی کەسێ ناودار بێ. ئەچینە سەر بابەتەکان ئادابەکان قزمان. یەکەمیان ئەوەیە زۆر جار ئەبێ کەسێک کە سیارەی هەیە بۆ نمونە زۆر گرنگی بدا بە هونەری سیارەکەی خۆی، بە هونەری سیارەکەی خۆی. سیارە هەرەوە نەبێ سلف لێدا و سوار بێ و بڕا. زۆر جار ئەمە غەڵەتەکانی ئێمەیە، ئەچی بۆ سەفەرێکی دوور بەیانیان سیارەکەتە خەیش تەماشایەکی بکە، تەماشایە ژێر تایەکانی بکە، بۆنی تەکەی هەڵدەرەوە تەماشایەکی بزان نوقسانیتیان نییە، بزان تاری هەواکانت کەم نییە. سەفەرێکی دوورتە ئەمانە مەفروزە ڕۆژێ بەلەوە بیبیتە. ئەوانەی کە شارەزان هەمووی تاقیکەیتەوە خۆت ئامادە بکەی، نەک تۆ بەیانی هەستی و سلف لێ دەی بڕۆی. زۆر جار سێرەکەی حادیسە ڕووەدا، زۆر جار ئەزیەتت ئەبێ بەدەستیەوە، چونکە پێش کات خۆت ئامادە نەکردووە. ئەمما مستای گێڕێتەوەڵێ هاوڕێیەکم بوو زۆر جار پێم دەگوت ئەموت پێی سیارەکەت تایەکانی لیس بووە، بە کەڵک نەماوە، خراپە، وریابە، چاکە، بیگۆڕە. ئەو شەرەویت خوا کەریمە، ئینشاءالله خوا کەریمە. ئەڵێ هەتا وای لێ هات ڕۆژێک دەرچوو ڕۆیشت بە سیارەکەی، تایەکەی لە ڕێگات هەتەقی، کە لە ڕێگات هەتەقی ئەڵێ ئێستا بۆنەی ئەوە 3 ساڵە گیراوەها لە بەندیخانە، چونکە حادیسەی کردو. کەسی ترش وایە لە ناوچوونی تیا دروستە بێت، چی لە خۆی چی لە بەرامبەرەکەی. زۆر جار شتێک ئێمە بێ وریابین، مەدام هەمانە هەموو شتێ وایە پێشینان وتیانە چی شتێ گەرەکتە خزمەتت بکە خزمەتی بکە، گەرەکتە خزمەتت نەکا خزمەتی مەکە. تۆ ئەم سیارە شتێکێکە ئالیەتێکە زۆر شتت بۆ ئاسانەکە، ئەبێ تۆ خزمەتێکی بکەی بە جوانی بە چاکی بەباش. کەواتە ئەبێ یەکەمیان گرنگی بدەی بەو خاڵەی، یعنی متابعی بکەی سیارەکەت، چی شتێ خراپ بوو چاکی بکەی بۆی زەرێکت لێ نەدا. کاتێ سەر دەکەوی بەسەر سەر دەکەوی سواری سیارەکەت دەبی، دادەنیشی لە شوێنی ڕێخۆی. ئەبێ بە وریاییوە لەسەر خۆت، بە تووڕەییوە نەبێ سیارە لێ خوڕین، کاتێک نەبێ بە پلەیی نەبێ، هیچ پەلەی تیا مەکە، لەسەر خۆت بسم الله بکە، جوان دانیشە، تەئکیدکە، پێش و پاش ئەمجا بسم الله کە و لەسەر خۆت دەردەنیشی. ئەمجا پێشەوەش کە سوار سیارە دەبیت، سوچەکە ئەکەیتەوە بسم الله بکە، کاتێ دوای بسم الله کە ئەو دوعایە بخوێن سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. ئەمە سنەتە، ئینسان سواری پشتی وڵاخێ بوو سیارەیەکی لێ خوڕی، ئەمە سنەتە. بەیانیان دەرەچی سێجا قل والله أحد قل أعوذ برب الناس الفلق بخوێنە بەسەر خۆتا و سیارەکەت ئێوارانش، ئەمانە بخوێنە بۆ خۆت باشە بۆ سیارەکەت، چونکە تۆ دەرەچی خەڵکێکەیە چاوی پیسە، خەڵکێکەیە حەسوودە، خەڵکێکەیە بنەوعێکە، ئەمانە بۆ خۆت باشە. ئەم زکرانە زۆر پێویستە لە فکرت نەچێ، زۆر ضرورە. پەلە مەکە، هیچ بە بەمەلەی لە ڕێگاوبان دەرەوە پەلە مەکە، لە ناو شار فرە پەلە مەکە، بە تایبەتی ناو شار. سیارە پەلە ڕێخوڕین زەرەرە، زەرەر خۆتە، زەرەر مقابلەکەیە، ئەمە خراپە. ئەبێ وریابین ئەگەر سیارەتش داوە دەست هەر کەسێەوە منداڵە گەنجە یەکسەر تەمەیکە کوڕە شرینەکەم ڕۆڵەکەم فڵان کەس دەست قوربان چاوت ماچەکەم پەلە مەکە، پەلە لێ مەخڕە، پەلە مەڕۆ، ئەمیشەم بۆ بکە بەس پەلە مەکە.
ئەلەی تیا مەکە ضرور نییە. بەڵام لە ڕێگای شوێنی گشتی خەڵک تاخیریش مەکە. ئەمەش مانای ئەوەنێ نییە تۆ ئێستا ئاچی بۆ کەرار لە چل بڕۆی، معقول نیە. چل کراوە بەناو شار، تۆ نابێت لە دەرەوە لە چل بڕۆی، لە 50 بڕۆی. خەڵک عەزیەت دەخوا لە دوای تۆ. خاڵێکی تر ئەوەیە لەو خاڵانە ئازاری خەڵک مەدە بەهۆی زۆر جار سەرەکەی کابرا ناو سیارەکە ئازیەت دەدا، ها لە دوای سیارێکەوە پەلەی لێەکە، ئەمەنە پەلەی لێەکە خەڵکی فەقیرە تا لە جەعدەکە لادا خەڵکی قڵپە بێتەوە، ڕەماشی بۆ لێدا قسەی پێیەکە پەلەیەتی چیتە بەشکەم هەم کابرا مەشغوڵ و بەشکەم لە ئاوێنە تۆی نەبینی هاتنە مەکە یان لە شارە سێت تۆ یەک شوێنە لێکتە دەرچی ڕێک تێتە بەردەمت پەلەی چیتە؟ بە تایبەتی ناو شار ئێستا ناو بازار پەلەکردنێکە ئەرکێ بە خۆیەتی نابێشتیوە پەلەی چیتە برا؟ شوێنێ زانی قەڵەباڵغە سیارەکەت مەبە بۆیەوە، شوێنێکە زانی قەڵەباڵغە مەی بە بۆیە سیارەکە. بۆیە ما بێ سەبرمان هەبێ. یەکێ لە سیفاتی سیارە لێخوڕین سەبرە، ئارامیە، خۆگریە، ڕەوشتی جوانە، ڕەوشتی بەرزە. بەڵام ئەبینی زۆر جار ئەمانە کەم ئەبینی لەو کات و ساتەدا. خەڵک ئیزعاج مەکە بە مسەجەلەکەت لە کۆڵانێک کۆڕێەکەی ئەو گەڕەکە گشتێزانێ چی ئەو سەر مسەجەلەکەت بە هۆرن لێدان هەر زۆر عیبە لێدی، بە ڕەماش لێدان. من مەلام بەجار هۆرن بۆ لێدا کابرا سبحان الله. مامۆستایەکی ئاینیە پیاوێکی گەورەی هۆرن لێدا. هۆرن چۆنە بێ؟ ناو شارە ڕەماش لێدا 50 ڕەماش لەسەر یەکتری لێدا. نابێ ئەم شتانە بەڕاستی جوان نییە بۆ ئینسانێک. تۆ سیاقەت یعنی ڕەوشت ئەبێ بزانی ئەو شتانە بۆ ئینسان و یابێ هەر کەسێکی ترش خۆشەت نییە پیاوێکی بەڕێز هاتووە مەجالیدا ڕێکە تەسکە ئەو دێت تۆ ڕۆی خۆ ناکرێتەوە مەقیناوقین بکەی یەک دەقە سەبر گرە بە ئەو دەرچێ ئیشاراتێکی دەرێ بە ئەو دەرچێت تۆ بڕۆ. ئەمە ئەتوانی ئاوە چونکە ئەبێ وریابین ئەمجا لە کۆڵانەکان پەلەمەڕۆ ئەجە مەکە منداڵەیە سیارەیە بۆ نمونە پاسکیلەیە ئافرەتەیە پیاوەیە اختیارەیە بەلێ چیتە لەسەر کۆڵانەکان تۆ پەلە لێ خوڕی جوان نییە. سیارەکەت لە شوێنێکە ڕاگرە خاڵێکی تر فڕی مەدە لە شوێنێک نازانم سیارەکەت لێ زیاد خۆزگایم شارە گەراجێکی بووایە خۆزگایە ئەو برایە لە مرورەکان ئیجباریان بکردایە هەمووی لەو گەراجە بووایە خۆزگایە. یعنی ئمە بازارێکمانە ئەمەنەیە یەک سیارەچێتە ناوێتە هەرار حەقە لەیت بەڕشار لەو پەری بازارەکە هەر کێ بوو نێنم چێتە ژوور کەیفی خۆیەتی کاکە مێنن ئیلا مەگە سیارەیەک نەبێ باریە بێ پێویست ناکە کابرا ئەچێ بۆ کیلۆیە تەماتە بۆ کیلۆیە شت سێرکە سیارەیەکە با لە ناو جەعدەکە ڕایە بێ. ئەمە چییە؟ بۆ وابین حەتاکەی یعنی من حەزەکەم ئەم دەنگەم بگێتە شوێنی خۆی هەر کەسێ ئەگەر لێرەوە گەیشت باشە نەگەیشت جەنابتان بیگەێنن ئەو بازاڕە بچکەی ئێمە حەقە لەی سەرەوە کاکە قەدڕیکە برا سیارەکەی من لە هەر کوێوادە چوو گەردنیان ئازابێ لەو ڕێگانە گەردنیان ئازابێ غەرامەی بکەن من لە خۆمە دەست پێ باوا بێ کاکە با بشتێ ناو شارەکە بە حوڕیەت بکڕ بخۆین بازارێکی بچوو چە خەڵک بۆ ناچێ بە بازار ئەو بازاڕە بۆ چۆڵکەیا سەبەب چییە؟ یەکی لەوانە سەبەب سیارە نییە جێگای سیارەت نییە سیارەش ناتوانێت بێتە ناو بازار. ئەمە هۆکارە بازاڕ ئەگەر گەراجێکی فراوانی بێ مەعادەلە چی بۆ بازاڕ ئەگەر بتوانی ناو ئەو بازاڕا بە حوڕیەت و بێت و بڕۆیتەوە بە تەکید ئەوە چی بۆ بازاڕەکە خەڵک ئەمجا شوێنی تر بە ئەگرێتە بەرە چشتە شوێنێکی تر بۆی ڕێی خۆی بێتەوە ڕێی سیارەکەی بێتەوە. بەڕاستی ئەمە جوان نییە بینی لە شاری ئەمە ئەم شتە زۆر جار ئەمە لەبەر خاتری فڵان ئەمە لە خاتری فیسان ئەمە فڵان کەس خزممە ئەمە با نەمێنێم خزم و مزم ئەمە بەرژەوەندی عام ئەم شتانە تەرک کرێ باشە بخ ئەگە وا بکەین ئێمە قەت ئیسفادە ناکەین وەڵامە فڵانە و قەینا با ڕێی دەمڕاتە ژوورە ئەمە فڵانە و با بچێتە ژوور نە کاکە بەخوا ڕێی کەسمان کاکە سیارەکەت لێرە ڕامەگرێ یەک گلەت دوو گلە سێ گلەت پێڵێ چوارەم ئیجازەکەی لێ سێنەگەی لێ با بچێ بۆ دایرە کە توش بۆ دایرە بڕواتە بێ ئەوەی تەلەفۆن بکا بۆ مەسوولی دایرەکە بڵێ کاکە بەریدە ئەم مخالف بێتەوە گونەحبار پێویست ناکە
چونکە با ئێمە فێر ئەم قانونە جوانە بین. ئەوان بۆ چیکە ئێستا مرور لەسەر ئەو جەعدە ڕاوەستێ بۆ کێتی بۆ منی نییە بۆ تۆی نییە ئەی بۆ ڕێزی لەنا ئەی بۆ قسەی ناکەی ئەی بۆ خۆی نییە خۆ کاکەوە ئەو حەوەسی بێ ئەگە بڵێ موچە وەرەگرێ قەچەکە دە موچە وەرەگرێ بخۆی لەو پاڵا دانیشێ لە سێوەرێکە دەبان سەر جەعدە چیە بێ با بقەوڵێ ئەمە وان نییە بۆیە ئەو بۆ خزمەتی مرۆڤ من و تۆ دانیشتووە ئەبێ ئێمەش ئەو پەڕی زۆرترین ڕێز دەوان بگرین چونکە ئەرکەکەیان بۆ ئێمەیە. خاڵێکی تر لەو خاڵانە ئاگات لێ بێ ئاگات لە خۆت بێ تاوان مەکە سەرپێچی مەکە بەو سیارەی کە هەتە بۆ نیعمەتەی خوا دایە بێت. ئێمە هەموو سیارەمانەیە خەڵکێک لە چاکە بەکاری دێنی خەڵکێک مانەی لە خراپە چونکە قیامەت ئەو سیارە شایەتیەدا لەسەر بۆ شتی خراپ بۆ شوێنی خراپ بردووتە کەسی خراپت هەڵگرتووە شتی خراپت بار کردووە ئەمانە هەمووی گونەحباریە. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام اللەوعینە لعن الله الخمر وشاربها وساقيها وبايعها ومتداعيها وعصارها ومعتصيها حتى كوتاي لعنت لو كسي ئەگەر تۆ هەموو دنیا پارەت دەنێ بۆی بارێکی عەرەق بێری بۆ شارێک ئەوە پڕ هەموو ژیانت گونەحباریت کردووەتە یەک باری عەرەق. ئەگە کابرایە سوارکەی تەکسیت پێ بێ ئەم پیاوە هاوردت لەو پەڕی دنیاوە پێشەوەی بێتە ماڵی خۆی داوەزی لەسەر دوکانێ چەند بوتڵی عەرەقی کڕیت و مەڵێ سایەقم دوایەوە سواریکەی پارەکەت حرام دەبێت. کەسێ مخەدەراتی پێ تلیاکی پێ شتی فاسدی پێ ئەیدێنی مریشکی نەخۆشی پێیە ئەو شتە خراپانە تۆ شەریکی وەکە و هیچ فەرقت نییە چونکە تۆ بارەت کردە تۆ ئەزانی ئەگەر نەزانی قەینا گونەحبار نابی بەڵام کە زانیت گونەحبار دەبی. هەموو شتەکانی ترش ئەو بارانەی سێم ئەگەر وا بکەین هیچی خراپە نابێتە وڵاتەکەمان بەڵێ من نەخم چییە من کری خۆم وەرەگرم ئاخە تۆ ئەم شتە حرامە ئەم شتە حرامە ئەم شتە خراپە تۆ کەی خۆتەرگی ئەگە تۆ نەیتێری من نەیتێرم ئەو نەیتێری ئەو نەیتێری کەس نایتێری ئەم شتە خراپانە کەم دەبێتەوە لە وڵاتە چونکە سەبەبی من و تۆین کە دەهێنینی گوێی پێ نادەن و باکریە بۆی بین قەینە ئەمانە هەمووی خراپە بەنزینی فاسد نەوتی فاسد هەموو شتەکانی تر ئەوەی کە دەگرێتەوە دەوای فاسد خواردنی فاسد مریشکی نەخۆش حیوانی بڵێن نەخۆش بوون هەمووی دەگرێتەوە. بۆیە تۆ ئەم حەدیسە توانی تەحقیم کەی بۆ هەمووی بیگەینتە سەر گشت بۆی هەر شتێک خراپە خۆتی لێ دوور کەڕەوە وەڵە کاکە من بەخوا ئەمە نابم ئەمە ناتوانم چونکە گونەحبارە بم ئەمە خراپە من پێزانم خەڵک پێی نازانێ بەس کە من بردم کەواتە من لەگەڵ تۆ شەریکم وەکەوەی من ئەیدەمە خواردنی ئەمان دەیخۆ ئەبێ ئینسانی ئیماندار وریا بێ لەمەدا. خاڵێکی تر واجبە لەسەرت بەرپرسیاری لە مۆڵەتی شۆفێری هەبێ. کەسێک مۆڵەتی نییە ئیجازەی نییە سیارە مەدەدەچیوە خەتەرە مەی دەدەچی مەڵێ قەینەعادا ئەوێ هەتا کۆڵانەکەی ترە مەی دەرێ با فێر نەبێ. ئەو برا بەڕێزە پۆلیسە ئازیزانەش حەقا چاوپۆشی نەکەن لە مەسەلەی سیاقەتە چونکە سیاقەت شتێک نییە تۆ کوورەیە تەماتەی بەی تێبیواتەوە بۆمە ئەمە سیاقەتە تۆ ئەم پیاوە مۆڵەت یەدەی بکەوێتە سەر جادە ئەگە سایقی نەزانێ قوڕ ئەکاتە سەر خۆیان خەڵکی قەینا تۆ ڕایگرێت بەگلە تێنا دوو ناسێ با فێر بێ قەیچێ هەربی دەرێ بەسکەمێ وای لێ بکە کە فێر بێ عەلە قەناعاتە سەر جادە بزانێ شتێ بە شتێ بزانێ ئەمە گرینگە. خاڵێکی تر یاسای مرور بە هەموو شێوەیەک حرامە مخالەفی بکەی یاسای مرور چونکە یاسایە کە خزمەت بە مرۆڤەکە شەرع سەداسەد لەگەڵایەتی ئەبێ تۆ چی بکەی مڕاعاتی یاسای مرور بکەی ئەو یاسانەیە دووچۆ کە دانراوە ئەبێ تۆ بە جوانی مڕاعاتی بکەی سەرپێچی لەوە سەرپێچی لە ئاینە هیچ فەرقی نییە هیچ فەربانی جەژنە ڕێنمایی دەرەکرێ دوو ڕۆژتر لە جەژنا مخالەفەت کرد با بزانی گونەحبار دەبی کەیفی خۆت من ڕام گەیاند ئەوەی کە گوێی لێم ئێوەش ڕایگەین ڕەحمەتتان لێبێ ئەوەی کە پێی بڵێن چونکە ئێمە خەڵکێک هەیە ناترسێ لە غەرامە ناترسێ
لەوە ناتسێژە کوڕە دەی بیگرن تەلەفۆنێکەکەم فڵان بەرمەدا بەس خەڵکێکمانەیە لە خواترسە ڕوو لە خوایە کە پێی بڵێ گوناحبارە بینایکە ئێمە توانین خەڵکێک بەم لەورە بگەڕینەوە بۆیە ئەبێ وریابی دەبێ خاڵێکی تر لەو خەڵانە دەبێ ڕێزی تایبەتت هەبێ بۆ ئەو پۆلیسانە هاتوچۆ با ئێمە دیاردەیە بکەین لە جەژنە هەمومان لەگەڵ ماوەرن باش تێ بکەین 1 کیلۆ چکلێت بسێنە میخەناو سیارەکەت بۆ جەژن کیلۆ چکلێت ناسێنی بۆ ماڵ کیلۆ چکلێت بسێنی میخەناو سیارەکەت ئەم کیلۆ چکلێتەوە وعد بدە لەم جەژنە لەناو سیارەکەت کەوتی تارکێ هەر شوێنە گەیتە سەیتەرێک هەر سەیتەرێک ئەو سەیتەرانە 5-6 چکلێتیان بدەرێ مروری هاتشۆ ڕاوەستاوە 5-6 چکلێتیان بەرێ هاوینە گەرمایە لەبەر خوا هەر ئەمە بۆ خوا کارێکی جوان ڕەفتارێکی شیرین دەبەیەکی 12 ئاویتیایە 750 بیکە ناو سیارەکەت ئەچی بۆ کەلار ئەتاگەیتە کەلار بۆ خوا تەوزیعیکە چی تێچی بەم چکلێدانەی تۆ بەم ئاوەی تۆ ئەم پیاوە لەسەر جەعدە ڕاوەستاوە دڵی پێخۆشە زیاتر خزمەتەکە کوڕە ئینسانی وامانەیە سواری سیارە بێت ئەڵێ ئەم کابرا بە کرێ گردوێتی لەسەر جەعدە دانیشتووە ئامادە نییە هەر بەلادەمێک و سەلامێکی پێ بدات بەس زمان ئامادە نییە جامەکەیشی بکاتەوە یعنی بەجارە داتە لە قایشا کە ئەنەما هەم مرۆڤ ڕانەوەستاوە ئەمە جوانی ڕاستی ئەگەم ئەوێ بەستوست و جامەکەم سڵاوێ گەرمیان لێکەم دەستان خۆش بێ خواتەمەتان درێژکە ئەگەر ئەمە مش نەدا چکلێت و ئاوەکە مش نەدا هەردوو ئاهەیەکی شیرین چەیەکی شیرین مانی نەون دەستان خۆش بێ سڵاوی خواتان لێ بێ خوای گەورە تەمەتان پڕخێرکەوە ئەمە بە خێر بۆتان بنووسی تا ئەمەە بزان ئەوان چەنێ پێیان خۆشە و چەنێ ڕێز لە تۆ گرن بە بۆنەی تۆشۆ ڕێز لە خەڵکی ترشەگرن خاڵێکی تر لەو خاڵانە کاتێ سیارەیەک دەرەچێ سیارەی حکومی ئیسعافی نەخۆشخانە سیارەیەک دەرەچێ حەریقە ئەبێتۆ ڕاستەوە خۆ ڕێگاکەی بۆ جێبێنێ ئەگەر تۆ بکەویتە بەردەمی سیارەیەکی ڕاستەوە بڵێن خستەخانە نەخۆشێکی پێ ئەگەر تۆ عینادی بکەی لەگەڵێ ئەم نەخۆشە بردیانە خستەخانە گوتیان ئەگەر دەقەیە زیوتر بگەیاتە ئەم خستەخانە ئەم کەسە ئەم شەخصە نامێت ئەگەر تۆ سەبەبی تاخیریکەی تۆ قاتلی تۆ تاخیریت کردو ئەهان شەرع چۆن لێکێداتەوە حەریق ماڵێک ئەگەر حەریق دەرەچێ ئەگەر ڕاستەوە خۆ هەر دەنگە بیست 100 تەبەگ بکەی و ڕێک سیارەکە بکشێنیتەوە هەبی بژێنیتەوە نەک ڕەماش لێدا جادەکی بۆ چۆڵکە بێ ئەوەی ئەو ڕەماش لێدا بێ ئەوەی کە ئەو هاوار بکات هێمە عەکسین سیارەیەکی حەریق کوژانەوە پێڵێن وانێ ئاگر کوژانەوە دەرەچێ هەموومان ڕاکەین بۆ جادەکە قەڵەباڵەکەین کابرا فەقیرە ناوێرێ دەربچێت دوای بدا لە سیارەکەمانش ئەچین وەڵاش کاتی لێکەین سیارەکەت بەردەمی گردو لێی بدا شەرعەن هیچی ناکەوێتە سەر نەخۆی نەو سیارەش چونکە تۆ خۆسەرەوەی ئەمانە ئەبێ ئێمە بزانین لە وڵاتی خارج کشت ئێمانە تەنفیزەکرێ شەرعی ئێمەیە ئەیبەن ئەوان تەنفیزیەکەن ئێمەش موسڵمانین تەنفیزی ناکەین سوبحان الله بۆیە ئەم شتانە ئەبێ ڕاستە خۆ تۆ جەعدەکەت شۆڵکەی بۆی چونکە ئەو ماڵە دەچێ کوژێنێتەوە ئەگەر تۆ جنێری بیتە بەربەستێک درەنگ بگێتەوێ ئەو تۆ شەریکی لەو ستانەی کە ئەنجام دراوە خاڵێکی تر ئەوەیە لەسەر خۆڕۆیشتن ناو شارە بە تایبەتی لە قەڵەباڵغەکاندا لە شوێنە گشتیەکاندا ئەبێ زۆر وریابیت خاڵێکی تر لەو خاڵانە کە ئەبێ ئەنجامی دەی لە ڕێگاوبانە شتێکت بی ئازار بوو لای بە مەڵێ حەقم نییە ئێستا ئێمە چینە دەرەوە سەر جەعدەی مزگەوتە بەردەمە ئەچینە ئەو دیمەوە چینە ئەو دیمە شتێکت بینی ناو جەعدە زۆر تەبیعی بە سیارەکەت ڕاگرە و دابەزە لای بە بڕواتان نەبێ پێغەمبەری نازدار لەو حەدیسا فەرمێ ئەڵێ کابرایەک لەسەر جەعدا چووە شتێکی بینیە لەسەر جەعدا لە قەدارێک ئەم کابرا سیارە نەبوو وەختی خۆی وڵاق بووە وڵاقەکەی ڕاگرتووە
دابەزیوە ئەو لە قەدارەی لاداوە سواری وڵاقەکەی چووە ئێژە بە سەبەبی ئەو لە قەدارە لەسەر و جەعدە لای داوە خوا خستێتە باشت خستێتە باش لەوەی تۆ ئەو بەردە لا بدەی بە سەبەبی ئەوە بشتە باش لەوێ ئەو بزمار و شیشە لا بدەی لەوێ ئەو بشتە باشت لەوەیە لە قەدارێک ئازارێک لە ڕگەی ئیمانداران لا دەی خوا بەمەت خاتە باش دووری مەگرە ئەمە شتێ زۆر کەم نییە لای ئێمە کەمە لای خوا زۆر زۆرە زۆر گەوری بەڵام لای من تۆ ئەی قوڕ بەسەر کەسێک کە ئەو جادە بە عەنقەس ڕێگاکاگرێ ڕوا تاسەیەکەکە ئەمەنە وەڵامە بەردەم قاپی منە ئەبێ هەرچی سیارێکە بۆ تو ماڵ و وەزیرە ماڵ و چی سیارە لێدا بەعجا سیارە بەس زمانە ژێرەکەی لێدی یان بڕێ بەربەست بڕێ بەرد بڕێ شتدا ئەنا بۆی ئازار سێرەکەی سیارەی لەو بەینا لەوەی دوان بە یەکا بە یەکی بدا لە یەکی من نابێ ئێمە ئازاری خەڵک بدەین ئەبێ ئازار لەسەر خەڵک لە ڕێگاوبانە لادەین بەڵام ئەبینی بەداخەوە زۆر جار ئەمە عەکسەکەی بینی چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە ئیمانە ئازار و ڕێگاوبان لا بدەین خاڵێکی تر شتش فڕە نەدەینە سەر جەعدە ها کابرا لەگەڵ ڕێگاوبانە بیفسیەکەی خوا قوتەکەی ئاگرێتە ئاسمان ڕێک قوتەکەدا دەبان جامەکەی سیارەکەی دوایە نابێت تۆ ناو سیارە چۆنە بێشت بخۆی خۆمە ماڵ نییە کاکە لە جامەکە و فڕێدێتەوە دی خۆ ئەم جەعدە موڵکی تۆ نییە موڵکی من نییە بەتەنیا موڵکی عامە گشتیە ئەبێ هەندێشت لە خۆتەوە لە هەرکی ئابووشت فڕە نەدەی چونکە ئەمە خراپە کارێکی زۆر خراپە ئەر خاڵێکی تر لەو خاڵانە ئەگە کەسێ لێ قەوما یارمەتی بدە لە ڕێگاوبانە کەسێ لێ قەوما یارمەتی بدە هەڵی بگرە یارمەتی بدە نەخۆش بە لە خۆش شوو خاڵێکی تر لەوانە نابێت جمێن بە یەکتری بدەین بەداخەوە کابرا کەمێک لە پێشەوە سارەکە دێت دوول لە ڕووجەنابتان بێئەدەبی نەبێ و سیفاتەکە لە من نەوەشێتەوە سەد جاواکە بە ئیشارات واکە هەزار جار بۆتە کێشە ئەم قسە هەر دەسەکەی وا لەیەکا لەوێ جمانیش نەدا کابرا ڕواکە لێ بەعجان مەبەستێکی شتێکی ترشی بێ بەڵام مقابلەکە وا تێبێت چۆن ئەبێ سایە تۆ لە سیباب المسلمی چی الفسوق وانە جوێندان ئەو کەسە کاتە فاسق سیباب یعنی جوێن بدەی قسەی ناشرین ئەو کەسە فاسق دەرەچێت لای خۆ نابێ ئەمەنە عەسەبیبی شتێکە بەدڵ نەبێ یەکسەر نابێ ئەو سیفاتە جوان نییە لە سیاقەیدا خاڵێکی تر لەو خاڵانەوەیە کەجامێ بڵێن خەڵکێکمانێ چەند کاتژمێرێک لە ناو سیارە سە خەڵکی وایە ئەوانەی تەکسیەکە ئەی بۆ ئەم کاتە ناو سیارەی نایکێتە خەڵوە بۆ خۆت بین قورئان لێدە بین زیکر بکە بۆ خۆت بین سێرەکەی هات چۆن ناو سیارەکە جارە بسم الله ناکە گۆرانێکی خستەتە سەری گۆرانێکی ناشەرعی هەتا ئەگاتەوە شوێنە خوا غەزەبی لێبارێنێ لە خۆی سیارەکەی تا ڕۆتێتەوە ئەی بۆ قورئانێ ئەی بۆ قسەیە خۆش ئەی گفتارێ پێشەشێ نەفەر دانیشتووە لەگەڵ تا ئەم تەجیلە تەواو نەبوو دەبی کوژێنەوە کەمێ با مێشکەتە کەمی ئیسراحەت کە ڕۆژە نییە دوو نییە سێ نییە دەمەتەقەیەکی خۆش با کپی ناو سیارەکە کابرایەکی لا کە ئیزعاجی مەکە لەوێ بخەوێ لە ڕێگای دوور هاتووە مراعاتی نەفەرەکانت بکە خاڵی کۆتایی دەچین ئافرەت سیارە لێ خوڕێ ئافرەت علەمایانە فەرمن ئەگە بەتەنیا بێ ڕێگاکە دووری بێ مەترسی لەسەر بێ ئەمە حرامە ئافرەت زەعیفە لێ خوڕێ بەڵام بەعام ئافرەت ناتوانین بڵێن ئێمە حرامی بکەین سیارە بۆ ئافرەت هەر حرامە مطلقاً ئەمە نییە بەڵام ئەبێ چی کەسێکی خۆی لەگەڵیا بێ کەسێکی خۆی لەگەڵیا بێ نابێ بەتەنیا لەیرەوە سیارێ سرفێ لێدا بچێ بۆ سلێمانی سیارەکەی لە ڕێگا پەکە و پەکی کەوت چییە کام ئافرەتە بەتەنیا لە شوێنێک ماوە بە چۆڵی چی بکام ئافرەتە برای گێڕایەتی مامۆستا بەیانی لەم ڕۆژانە لە ڕەمەزانە هەر ئەم ڕەمەزانە چوین بۆ وتی ئەمە سەفەرێکمان هەبوو ڕۆیشتین برە سلێمانی دیسێرەکەین لەسەر جەعدە ئافرەت هێ بەتەنیا دەست هەڵەگرێ سیارێکیشی پێ بینی سلێمانی و وتی ئێمەش لاماندا چونکە من خێزان و خەزورم لەگەڵا بوو وتم دا بەزین ئێوە بزان چی گەرەکە بزان یارمەتی با بکەین
وتی سیارەکەم فیت پەمپەکەی ڕاوەستاوە بیگۆڕین. وتی ئێمەش دابەزین خۆم و کەسێتر تر ئەوان لەگەڵیا خێزان و ئەوان ئینیان کرد و ئەمەش فیت پەمپەکەمان بۆ چا کردو تە دوعای خەیری زۆر کرد. داوتمان خوشکە بە ڕێزەکەمان ئەوە تۆ لە کێوەتی؟ وتی لە خانەقین و دێم ئەچم بە سلێمانی. ئەخە بە تەنیا لە خانەقین و بە سلێمانی بە تاقی تەنیا بەشکەم ئەوە ئێمەش نەهێسێ چۆنە بێ نان ئێمە بانە ناوی نێنین حڕیەت هەندێک شتێ ناوی نێن حڕیەت دوێ خۆمان باجێرین کەس ڕێگری نەگردووە لە ئافرە سیارە لێ خوڕێ هەموو شتێ بکە بەڵام لە سنووری خۆی. ئێستا من و تۆ سیارەکەکە پەنچەریش بێت داوەزی نەتوانین پەنچەری بکەین. تەلەفۆنی یەکەم 6 کەس 7 کەس تێتە سەر سیارەکە هەر لەو شوێنەدا شتێکی بوەستێ برادرێ دێ بەڵام ئافرەت و زەعیفە ئەبێ لەکوێ بێنێ و ئافرەت و زانێ سیارە چاکە نییە شتی وان نییە. بۆی وا باشترە کەسێ لەگەڵا بێ مەحرەمێکی خۆی لەگەڵا بێ بە تایبەتی پیاو بێ ئەمە باشە ئەمە چاکە خوای گەورە ڕەحمان لێ بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە. ئەم ئادا بەشیرینانە کە باسمان کە خوای گەورە بکاتە ڕێگای هەموو لایەکمان بۆی سوودمەند بین هەموو لایەکمان زەرمان کەمتر بێت. خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان کە و ڕەمەزان لێ قبوڵ کە عیبادەتمان لێ وەرگرێ. آمين آمين والحمد لله رب العالمين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. السلام عليكم.